ئەمڕۆ بە ئامادەبوونی جرین پلاسخارت نوێنەرەی تایبەتی سکرتێری گشتینەتەوەیە یەکگرتووەکان و هاوکات تیمێکی پسپۆڕی هەڵبژاردننی سەر بە یۆنامی لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کۆبوونەوە بە تایبەت سەبارەت بە گفتوگۆکردن بۆ ئامادەکاری هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان و وەروە سەبارەت بە ئامادەکاریەکان بە سازان لە نێوان لایەنە سیاسیەکان بۆ هەڵبژاردننی داهاتوو و دانانی میکانیزمێک و هەروە سەبارەت بە پرسی یاسای هەڵبژاردن و هەموارکردنەوەشی لەبارەی وردەکاری کۆبوونەوە کە بەتایبەت لەسەر پرسی هەڵبژاردن و بۆچوونی لایەنە سیاسیەکان لەگەڵ میوانەکان بەڕێز کاوە مەحموود سکرتێری حزبی شیوعی کوردستان گفتوگۆ دەکەم بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵم دەبێ کاکاوە زۆر سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت لە ستودیۆ 8 ئەمڕۆ لە کۆبوونەوەکەدا ئەوەی کە زیاتر تیشکی خرایە سەر ئەوەی کە گفتوگۆی لەبارەوە کرا تایبەت بە پرسی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان چی بوو بۆ چوونەکان لەو بارەیەوە بە تایبەتیش قسەی جرین پلاسخار چی بوو لەو بارەیەوە فەرموو. بەڵێ وەگاماژەم پێدا ئەمڕۆ لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکانی هەرێم نوێنەری لایەنە سیاسیەکان لە سەرۆکایەتی هەرێم بەشدار بوون لە کۆبوونەوەیەکدا کە تیایدا جرین پلاسخارت بە هەمان شێوە نوێنەری تایبەتی نووسێ گرتوەکان لە عێراق و هەرێمی کوردستان ئەویش لەوێدا بەشدار بوو کە بە تایبەت تیشک خرایە سەرپرسی هەڵبژاردننی داهاتووی هەرێمی پەرلەمانی کوردستان کە دەبێت چۆن بێت چی بکرێ بۆ پێی کە ئەوەندەی نەماوە هێشتا هەندێک ئاستەنکەیەوە لایەنە سیاسیەکان بە تایبەت لەسەر پرسی یاسای هەڵبژاردن بۆ چوونیان جیاوازە لەبارەی کۆبوونەوە وردەکاریەکەی کە بەوردی چی باس کراوە و دەبێت چی بکرێ لایەنە سیاسیەکان ئەوەی ئەمڕۆ بە تایبەتیش جرین پلاسخار ئاماژەی پێداوە لەگەڵ میوانەکەم بەڕێز کاوە مەحموود سکرتێر حیزبی شیوعی کوردستان گفتوگۆ دەکەم لە هەولێرەوە لەگەڵم دەبێ کاکاوە گەرستا گوێت لە من بێ جارێکی دیکە پرسیارەکە بۆ جەنابەت دووبارە دەکەمەوە وردەکاری کۆبوونەوەکەی ئەمڕۆ چی بوو بە تایبەت قسەکردن و گفتوگۆ سەبارەت بە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان و بە تایبەتتر قسەی لایەنەکان چی بوو هاوکات جرین پلاسخارتیش یانی نوێنەری تایبەتی سکرتێری گشتینەتەوەی گرتووەکان کە لەوێش ئامادە بوو قسەی ئەو چی بوو سەبارەت بە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان و لایەنە سیاسیەکانی دیکە چ بۆ چوونێکیان هەبوو دەزانین کە بە تایبەت لەسەر پرسی یاسای هەڵبژاردن هەندێک لایەنی سیاسی دایانەوێ هەموار بکرێتەوە هەندێکی دیکە بۆ چوونیان جیاوازە فەرموو. زۆر سپاس یەکێک لە خاڵە ئەرێنەکانی کۆبوونەوەی ئەمڕۆ کە کۆبوونەوەکە بە فراوان بوو قۆرغ نەکراوە بۆ چەند حزبێکی دیاریکراو و جگە لەوەش ئەو کەشوهەوایی کە کۆنگرەکە بەڕێوە چوو لەسەر بنەمای دیالۆگ و جۆگرتن بوو لە یەکتری و بۆ چوونەکان بە ڕاستەخۆ خرایە ڕوو و بابەتەکان جیاوازن بەشێک لە ئەجندەی کۆبوونەوەکە پەیوەندی بە یاساکەەوە هەبوو بێگومان دوو بیرروباوری جیاوازەیە بیرروباوەرەکەیە کە ئەم یاسایە هەموار بکرێ بە چوار بازنە بیر و بۆچوونی ئێمە لەوەدایە کە ئاماژەوان کرد بە وتارێکی پێشتری خاست لە ساڵی پێش ئێستا کە ئاماژەی بۆەوە کردووە کە یەکێ لە گرفتەکانی کوردستان دوو زۆنیە و ئێمەش پێمان وایە هەلومەرجی ئەمڕۆی کوردستان یاسای یەک زۆنی دەوێت یاسای دوو زۆنی و چوار زۆنی ناوێ کە تعبیر بکە لە هاوڵاتیبوونی کوردستانی کە هیچ دەنجێک نەفەوتێ و ئەو کەسەی کابێ بە ئەندامی پەرلەمان نوێنەری هەموو کوردستان پێ نوێنەری شارێکی دیاریکراو نەبێ لەمەشدا جیاکارەکە دەرەکەن لە نێوان ئەنجومەنی پارێزگاکان و لەگەڵ پەرلەماندا کە سەرانسەری هەموو کوردستانە. یەکێک لە بابەتەکانی تر مەسەلەی کۆمیسیۆن بوو لە مەسەلەی کۆمیسیۆن لەبەرەوەی کۆمیسیۆنی ئێستا کە بریتیە لە بەشبەشێنەی ئێتیلافی دەسەڵات سێ حزبی دەسەڵات و دوو حزبی ئۆپۆزیسیۆن لەبەرەوە هەر پێنج حزبەکە هیچ گرفتێکیان نییە لەسەر مانەوەی
بڵێن ئۆپۆزیسیۆن تازە نوێکردنەوەی بەڵام بۆچوونی ئێمە لەوەدایە کە ئەم کۆمسیۆنە سەربەخۆ بێ بە شێوەیەکی ڕەها و دوور بێ لە بەشبەشێنەی حزبی گرنگی کۆبوونەوەکەوەیە کە بەکراوایی ئەمێنێتەوە کە کۆمیتەیەک لەناویان گروپێک بۆ هەماهەنگی لە سەرکردایەتی هەرێم هەماهەنگی بکە و درافتێک ئامادە بکە سەبارەت بۆ بیر و بۆچوونانە بۆ ئایندە کە سەرەتای مانجی حەوت پێشکەشی لایەنە سیاسەکانی باشە کاکاوک خۆت باست کرد کامڕۆ بڕیار درا سکرتارێتێک پێک بهێنرێ لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و بە هەمانگی لەگەڵ تیمی یۆنامیدا بۆ بەدواداچوون و بەردەوامی هەوڵەکان لەگەڵ لایەنەکان تا ئەو وادەی دیاری کراوە ئەمە سوودی چی دەبێ یعنی دەتوانێت ئەو گرفت و ئاستەنگیانەی کە هێشتا هەیە لە بەردەم هەڵبژاردننی داوتی پەرلەمانی کوردستان بە تایبەتیش وەک جەنابیشت ئاماژەت پێدا سەبارەت بە یاسای هەڵبژارنیش کە مەلایەنێکی دیکەیەتی لایەنەکان ناکۆکن لەسەری ئەنی ئەم سکرتارێتە کە پێکهێنراوە بە هەمانگی لەگەڵ تیمی یۆنامیدا ئەمە دەتوانێت ئەو بارودۆخەی کە هەیە گۆڕانکاری بەسەردا بێ یاخود لێک نزیکردنەوەی بۆچوونی لایەنە سیاسیەکان لەو بارەیەوە؟ من پێم وایە ئەم ماوەی کە دانراوە تا مانجی هاوت ئەم ماوەیە ڕنگدانەوەی ئەوەیە کە ئەو گروپەی کە بۆ هەماهەنگیەکە ئەگەرەکانی توانەکانی سنووردارە پەیوەندیدارە بەوەی کە جۆرێک چۆن ڕێکەوتنێکە بێت لایەن ئەو لایەنانەی کە زۆربە پێک دێنن لە پەرلەمان کەوە باسی ڕەهەندی ئەو بابەتانەی کە پێڵەن ڕەهەندی سیاسی لەبەرەوە بۆی بەڕاستەخۆ بابەتەکە بخەمە ڕوو ئەم بابەتە پەیوەندی هەیە بە ڕێکەوتنی پارتویەکێتی ئەگەر پارتویەکێتی ڕێکەوت لەسەر ئەوەی کە یەک زۆن هەموار نەکرێ قانونەکە هەموار ناکرێ ئەگەر ڕێک نەکەون ئەگەر ڕێک بکەون کە چوار بێ یعنی چوار باز نەبێ ئەوتوان ئەکەنە چوار بازنە لێرەدا مەترسیەکە لەوەدایە کە بابەتی ڕەهەندی نیشتیمانی کۆ ئەکرێتەوە تەنها لە بواری بابەتی یاسای هەڵبژاردن یان کۆمسیۆن لە کاتێکە بابەتی ڕەهەندی نیشتیمانی پەیوەندی بە کۆمەڵێک بابەتی دیکەوە هەیە لەسەروی هەمویانەوە حکومڕانی باش پیاداچوونەوە هەڵسەنگاندنی ساڵانی ڕابردوو و گۆڕانکاری لە سیاسەتی ئابووری دەستشانکردنی قەیرانە سەرەکیەکان لەبەرەوە من پێم وایە قەیرانی سەرەکی کوردستان یاسای هەڵبژاردن و کۆمسیۆن نییە قەیرانی سەرەکی کوردستان لەوە فراوانترە ئەوە جگە لەوەی کە قەیرانەکەیە لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا ڕنگدانەوەی قەیرانی دەوڵەتە لە عێراقدا باشە کاکاوە ینی ئەوە زۆر ڕوونە پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ینی پێویستە سازانی لەسەر بکرێت وە ینی لە ئەگەری ڕێک نەکەوتنی لایەنە سیاسیەکان و بە تایبەتیش وەک خۆت ئاماژەت پێدا لە نێوان یەکێتی و پارتیدا بە تایبەت لەسەر پرسی هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن یاخود هەموار نەکردنەوەی ئەو کاتە پرۆسەکە چی بەسەر دێ ینی باس لەوە دەکرێت ڕەنگە چەند مانگێک دوا بکەوێ یان چ ئەگەرێکی دیکە هەیە خۆی ئەم پرۆسەی لە ئێستاوە دواکەوێت چونکە ئەو کاتەی دەستنیشان کراوە لە یەکیدا هەموو ئاماژەکان بۆ ئەوەیە کە ئەو پرۆسەیە واتە هەڵبژاردن لە یەکی دایان ناکرێ و دواکەوێ و ماوەیەکی ئەوەیە کە لەوانەیە بگاتە ساڵی ئایندە لەبەرەوە ئەمە ناوەڕۆکی بابەتەکەیە چەند ئەو لایەنە سیاسانە نزیک بوونەوە ئەوەدا ماوەکەی نزیکترە بێتەوە و چەندێک بیانەوێ دوور بکەنەوە لە ڕوانگەی بەرژەوەندی بە تەسکی حیزبایەتیەوە دووریەکەنەوە دەبەرەوە ئەوەی بابەتی سازیشی نیشتیمانی یان ڕەهەندی نیشتیمانی من پێم وایە ئەبێ بە فراوانترین مامەڵی لەگەڵ بکرێ بەڵام بەداخەوە تەنها ئێستا کۆکراتەوە لە مەسەلەی هەڵبژاردن یان مەسەلەی اتفاقکردن لەسەر نوێنەری یەکێک بۆ سەرۆکی هەرێم لە بەغدا لە کاتێکا پێم وایە ئەمانە هەمووی بڵقی بڵێن قەیرانەکانن قەیرانەکان لەوە فراوانترە و ئەگەر دەستنیشان نەکرێت تەنانەت ئینتیخاباتش بکرێ
و کۆمسیۆمەکو خۆی بنێتەوە اتفاقن لەسەر سەر و کۆمارش لە بەغدا بەڵام چی دەگۆڕێ ئەمە پرسیارەکە لەوەدایە ئایا وەزعی خەڵک چاکە بێتەوە ئایا ئەو سیاسەتێک کە گیراوە لە بواری ئێوە چۆن دەبینن کەرتی تایبەت و لە حکومڕانی خراپ ئەمانە گۆڕانکاری بەسەرادێ ئەمە ئەساسی قەزێک باشە کاکاو ئێوە چۆن دەیبینن ینی پێتان وایە گۆڕانکاریانە ڕوو بدات ئەم گۆڕانکاریانێ دەڕاستیە وەکوتم ئێمە لە ئەوەی کە لە بواری یاسای هەڵبژاردنە ئێمە تاکید لەواکەینەوە ئەگەر بمانەوێت دوو زۆنی نەمێنێ ئەبێ یاسایەکمان هەبێ یەک زۆن بێ نەک یاسایەکمان هەبێت چوار زۆن بێ ئێمە باسی هاوڵاتی بوونی کوردستانیەکەین ئێمە باسی ئەم مەسەلەی دیموکراسیەکەین نەک لە چوارچێوەی تەنها ئەو 4-5 دقەیە کە تۆ ئەچی دەنگە دەی چەمچی دیموکراسی لەوە فراوانترە لەبەرەوە من پێم وایە لایەنە سیاسەکان پێویستیان بە پێداچوونەوەیەکی فراوانە ئەو پێداچوونەوە کاڵسەنگاندنێکە بێ سەبارەت بۆ بابەتانەی کە باسم کرد ئەژینە ئەو قەیرانەی کە هەیە بەردەوامە بێ و ئەگەر ئەو حکوومەتە سبێ ڕۆژ لایەنە سیاسەکان ڕێکەوەن پارتیۆچێتی ڕێکەوەن ئەوە حکوومەتشیان دروست کرد بەڵام وەختی خۆشتی کاتی خۆشتی ڕێکەوتون خۆ حکوومەتیان دروست کردووە دوای ماوەیشتر خۆ قەیرانەکان هەمناونەتەوە بۆیە عنی ئەوەی من پێم وایە سا ڕەهەندی نیشتیمانیە پیا بیرکاتەوە بۆ بەنزینگرانە ئەمە ڕەهەندی نیشتیمانیە ئەم بابەتانەی کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە هاوڵاتی بوون ڕەهەندی نیشتیمانیە لەبەرەوە ئەمە مانایەوە نییە بایەخی یاسای هەڵبژاردن کەمکەمەوە یاسای هەڵبژاردن زۆر گرنگە بۆیە ئێمە داواکەین کە بە شێوەیەک بازنەیە بێ کە ڕنگدانەوەی هاوڵاتی بوونی کوردستانی بێ لەسەر ئەساسی پچتر نەبێ بەڵام دەمێنێتەوە وەکو وتم نابێت چاو پۆشی لە بابەتە گرنگەکان لە کێشە گرنگەکان باشە کاکاوە بەتایبەت جنین پلاسخارت ئەمە یەکەم جار نییە کە بەشدار دەبێت لە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و لە ماوەی ڕابردووشدا هەرخۆی لایەنە سیاسیەکانی لەسەر مێزی گفتوگۆ کۆ کردەوە و بەجیاش چەند جارێک سەردانی بەشێک لە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی کردووە و ئەمڕۆژ کە بەشدار بوو لە کۆبوونەوەکەدا پێتان وایە بەتایبەت نەتۆیە گرتوەکان و جنین پلاسخارت کە لێرە نێردەی ئەوانە دەتوانێت چی لەم بارودۆخە بگۆڕێ بەتایبەت لە لێک نزیکردنەوەی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و گەیشتن بە سازان و ڕێککەوتن لەسەر کۆی ئەو پرسانەی کە هەیە لە هەرێمی کوردستاندا وەک خۆت ئاماژت پێدا جگە لە یاسای هەڵبژاردن کۆمەڵێک بابەت و گرفتی دیکە هەیە لە هەرێمی کوردستاندا دەڕاستیە ئەو کار و کردەوەکانی جنین بەراسخارد کارێکی ئەرێنی کردووە لە ماوەیە کە نێراوی ئەنجومەنی گشتی یان سەرۆکی ئەنجومەنی گشتی نەتەوەیە گرتوەکانە و جیاوازی هەیە لە راپۆرتەکانی لەگەڵ جیاوازی نێدەری پێشتر یا کۆپتیش کە بەڕاستی راپۆرتێکی ڕازگۆ نەبوو سەبارەت بۆ پێشەرکارانەی کە لە کوردستان نەکرا بە تایبەتی ئەو پێشەرکارانەی دوای 16 ئۆکتۆبر کرا لە کەرکووک لە دووس و بە تەواوەتی ڕاستەکانی نەخستە ڕوو و بێلایەن نەبوو لە خستنە ڕووی راپۆرتەکانی ئێستا جنین خاتو جنین بە ڕازگۆیانە راپۆرتێکی باشی پێشکەش کردووە و ئاماژەی بە کۆمەڵێک بابەتە مەترسیدارەکان کردووە بۆ نمونە لە وەزعی عێراقا باسی ئەوە کە ئەبێ حکوومەتی عێراق تەشکیل بێ لە وەزعی کوردستانە باسی ئەوە کە دەبێت دوو زۆنی نەمێنێ کە دەبێت هێزی پێشمەرگەیە گرێم و ئەسەسات دابمەزرێ ئەمانە هەمووی ڕاستە ئەم بابەتانە بەڵام هەندێک بابەتی دیکە هەیە پێم وانییە ئەرچی ئەویشە ڕاستیە ئەرشی خۆمانە و ئەوی لە بۆچوونی ئەویش دانیە چکە ئەویش بیرکردنەوەی لە چوارچێوەیەکی دیاریکراوە بۆ نمونە قەیرانی عێراق قەیرانی بەس دامەزراندنی حکوومەت نییە قەیرانی عێراق قەیرانی دەوڵەتە ئەگەر حکوومەت داژمەزرێ ئەگەر حکوومەتی سەدر بێ یا حکوومەتی ئیطار بێ هیچ شتێک ناگۆڕێ لە وەزعی خەڵکێکی چەساوە لە سەماوە لە بەسرا یا لە پەیوەندەکان نێوان هەرێمی کوردستان و عێراق بەعکسەوە لەوانەیە بە هەموو جارێک ئاراستەی سنترالیزمی ڕەها لە عێراقدا زیاد دەکات
دیسانەوە ئەگەر ئەم یاسایە بۆ نمونە یاسای هەڵبژاردن تەوافقی لەسەر بکرێ بە جۆرەی هەموو لایەنە سیاسیەکان دیسانەوە لە کوردستانە ئەو حاڵەتە ناگۆڕێ ئەگەر دەستنیشانی بابەتە سەرنجەکان نەکرێت کە پیاداچوونەوە و هەڵسەنگاندنە بە چۆنەتی حکومڕانی بە سیاسەتی ئابووری بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بە سیاسەتی چاکسازی کە تا ئێستا بەڕوونی ئاکامی خۆی نەپێکاوە دەرنەکەوتووە. زۆر باشە بەڕێز کاو مەحموود سکرتێری حزبی شیوعی کوردستان سوپاس لە هەولێرەوە بەشدار بووی لەگەڵمان لە ئەستۆدیۆ 8.